بۆخسەکردنی زیاتر لە سەرم پرسە بەڕێز دکتۆرە گەلاوێژ عوبێت بڕیاردەری لیژنەی پەروەردە لە پەرلەمانی کوردستان لەگەڵم دەبێت لەگەڵیان گفتوگوی زیاتر سەبارەت بەم پرسە دەکەین. دکتۆرە ئەم کاتتان باش، دیدگای ئێوە وەکو لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا لە پەرلەمانی کوردستان بۆ ئەم دەستەیە چییە؟ بەڵێ سڵاو، ئەم کاتە ئێوەش باش. تەبان دامەزراندنی دەستەیەکی لەم شێوەیە زۆر گرنگی هەیە و هەوڵ و کوالیتی خوێندن بەرز دەکاتەوە لە هەرێمی کوردستان. لە سەرەتای دامەزراندنی کابینەی نوێیەم حکوومەتی هەرێم هەوڵی داوە بۆ بەرەو پێشبردننی کەرتی پەروەردە و کەرتی خوێندنی باڵا و هەروەها توێژینەوەی زانستی کە دەستەیەکی لەم شێوەیەشدا بمەزرێتن دەبێتە هۆی بەرزکردنەوەی ئاستی و کوالیتی پرۆگرامەکان و دامەزراوەکانی وەزارەتی پەروەردە و وەزارەتی خوێندنی باڵا. بەڵێ، بوونی دەستێکی لەم شێوەیە لە بەرزکردنی ئاستی پەروەردەی و زانستی دامەزراوەکان چ کاریگەریەکی دەبێت؟ بەڵێ، خۆی ئەم یاسایە گرنگەکەی لەوەیدایە کە لە مانجی لە 4/8/2022 لە وەقایعی ڕۆژنامەی وەقایعی کوردستان بڵاو کراوەتەوە. ئێستا دەست بە ڕێکارەکانی دەکرێت و برگەکانی جێبەجێ دەکرێت. بەپێی مادەی دووەمی ئەم یاسایە چەند ئامانجێکیان هەیە: پاراستنی کوالیتی خوێندنی و پرۆگرامەکانی پەروەردە و خوێندنی باڵا و بە یەکسانی بۆ هەموو قوتابیان و کللتوری هەڵسەنگاندن و ڕۆشنبیری فێرکردنی قوتابیان، وەروە پاراستن و یەکسانکردنی پرۆگرامەکانی خوێندن و بەراوردکردنی لەگەڵ پرۆگرامەکانی زانکۆکانی دەرەوە. لەم کۆبوونەوەی ئەمڕۆ چەند زانکۆیەکیان هەڵبژاردووە، زانکۆ حکومیەکان و زانکۆ تایبەتەکان، وەکو نمونە ئیشی لەسەر بکەن و پرۆگرامەکانیان بەراورد بکەن و دواتریش لەگەڵ زانکۆکانی دەرەوە بەراوردی کوالیتی و شێوەی پرۆگرامەکان و هەروەها چەند قوتابخانەیەکیان هەڵبژاردووە لە شارەکانی هەرێمی کوردستان بۆ بەراوردکردنی پرۆگرامەکانی وەزارەتی پەروەردە لەگەڵ پرۆگرامەکانی وڵاتە نێودەوڵەتیەکان لە بواری پەروەردەیی. خۆی لە خۆیدا ئەم یاسایە گرنگێکی زۆری هەیە چونکە دەست کراوە بە هەنگاوەکانی جێبەجێکردنی و کاریگەریشی دەبێتن بۆ چاودێریکردنی وەزارەتەکانی خوێندنی باڵا و وەزارەتی پەروەردە، چونکە لەمە و پێش هیچ دامەزراوەیەکی وامان نەبووە کە چاودێری ئەم دوو وەزارەتە بکات و هەڵسەنگاندنی پرۆگرامەکانیان بکاتن بۆ ئەوەی خۆیان بگونجێنن لەگەڵ پرۆگرامە نێودەوڵەتیەکان. بەڵێ، کەی بە تەواوی دەچێتە بواری جێبەجێکردنەوە کە لە تەواوی زانکۆ و قوتابخانەکان کاری پێ بکرێت؟ بەپێی مادەی سێەمی ئەم یاسایە پێویستە دەستەکە پەیڕەوێک پێشنیار بکات و دەستەی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران ئەم پەیڕەوە پەسەند بکاتن. پەیڕەوەکەش پێویستە دەستەی متمانە دەستەی ئەمیندارانی وەزارەتی پەروەردە و دەستەی ئەمیندارانی وەزارەتی خوێندنی باڵا و هەروە فەرمانگەی کارژێری دارایی و یاسایی دابمەزرێتن لە دەستەکە. ئەو پەیڕەوەش کە ئەمڕۆ کۆبوونەوەیان لەسەر کردو بڕیاریاندا و پەیڕەوێکی لەو شێوە دەربکەن کە پەیڕەوەکە دەرکرا هەر کەسە ئەرک و دەسەڵاتەکانی خۆی دەزانێتن و دابەش دەکرێتن و ئێمەش وەکو لێژنەی پەروەردە و خوێندنی باڵاوە وەکو خۆشم کە نزیکەی 20 ساڵ مامۆستای زانکۆ بوویمە، زۆر بە گرنگی دەزانم و هاوکار و هەماهەنگ دەبین و چاودێری ئیشکارەکانی ئەم دەستەیەش دەکەین. بەڵێ، هەڵسەنگاندنەکە چۆن ئەم لیژنەیە چۆن کارەکە ئاکات؟ چۆن هەڵسەنگاندن بۆ ئاستی خوێندنەکات؟ بە چ پێوەرێک؟ بەڵێ، وەکو پێم گوتی پەیڕەوێک دەردەکاتن. بە گوێرەی ئەم پەیڕەوە دەسەڵاتەکانی بۆردی متمانەی وەزارەتی پەروەردە، متمانەی وەزارەتی خوێندنی باڵا لەگەڵ فەرمانگەکان بێ هەمەهەنگی لەگەڵ یەک بەراوردی پرۆگرامەکانی زانکۆکان دەکەن، زانکۆی سلێمانی، زانکۆی سەلاحەدین، زانکۆی دووهۆک و چەند زانکۆیەکی تایبەتیش. ئەم دەستەیە لە هەموو وڵاتانی دنیاش هەیە کە چاودێری ئەو پرۆگرامەکانی خوێندن دەکاتن لە هەردوو وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا. ئەمە کارێکی باش دەبێتن بۆ پێشخستنی کوالیتی خوێندن و بەرهەمهێنانی نەوەیەکی بەرهەمدار و هۆشیار لە بواری زانست و ئەو دەرچوانەی کە لە زانکۆکان دەربچن بتوانن
کاریان دەست بکەوێتن لە هەموو شوێنێک کە هەر کاتێک بڕوانامەکانیان نزیک بوو لە بڕوانامەکانی وڵاتانی دەرەوە دەتوانن لە هەر شوێنێک بێ کار بکەن و کار بدۆزنەوە. توێژینەوەی زانستی زانکۆکان کاریگەریە بێت؟ بێگومان توێژینەوە بەشێکی زۆر گرینگە لۆ کۆمەلگا لۆ زانکۆکانیش لۆ پێشخستنی هەموو بوارەکان لە بواری سیاسی لە بواری دارایی لە بواری ئابووری لە بواری کۆمەڵایەتی لە بواری کۆمەڵناسی لە هەموو بوارەکان توێژینەوە دەوری خۆی هەیە. ئێمە هیوادارین توێژینەوەکان گرنگ بن و کاری پێ بکرێتن و چارەسەری کێشەکانی خوێندنی باڵا و کۆمەلگا بکاتن. بەڵێ هەمانگی ئەوە چۆنە بێ لەگەڵام دەستەیە بە چ ڕێگەیەکە بێ بە چ شێوازەکە بێ؟ بەڵێ ئێمە وەکو لێژنەی پەروەردە و خوێندنی باڵا یەکێک لە ئەرکەکانی پەرلەمانیەوەیە چاودێری کردنە چاودێری ئیش و کارەکانی ئەم دامەزراوەیە دەکەین دامەزراوەی دەستەی متمانە بەخشین بە دامەزراوەکانی پەروەردە و خوێندنی باڵا و هەماهەنگ دەبین بۆ هەر پێویستیەک و هەر ینی هەر ئەوە شتێک هەبێتن ئێمە هاوکاریان دەبین. بەڵێ بەڵێ سپاس بۆ دکتۆرە گەلاوێژ عوبێد بڕاردەری لیژنەی پەروەردە لە پەرلەمانی کوردستان لە هەولێرەوە لەگەڵماندا بووی. سپاس بۆ کاتێ بێمەتاندا. سپاس بۆیش.